ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان دەستور و یەکڕیزی حیزب وڵایەتە سیاسیەکانی کوردستان هەنگاونان بەرەو هەڵبژاردنەکانی عێراق بە میوانداری زۆر بەڕێز شنۆخان شنۆنووری کارژێڕی لقی 21 پارتی دموکراتی کوردستان. شنۆخان خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس. شنۆخان لەگەڵ گەرمبوونی کەشوهەوایە دۆخی عێراقیش پێنێت هەڵبژاردنەکانەوە، هاوکاتیش لە هەرێمی کوردستانیش کۆمەڵە گۆڕانکاری گەورە هەیە بە تایبەت لەسەر پرسی یەکڕیزی نێوماڵی کورد، هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لێک نزیک خستنەوەی هێزولان و پێکاتە سیاسیەکان و سەرباری ئەوەش پرسی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان کە لە ماوەکانی ڕابردوو ئەستەنگی زۆری بۆ دروستکرا و پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان سەرباری کۆمەڵی هەنگاوی یاسایی بڕی بوو، تووشی کۆمەڵێک ئەستەنگ و لەمپەر بوویەوە و سەرنجام پرۆژەکە نەگەیشت بە ئاکانێک. ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونەوەی دروشمیەوەی هەڵگرتووە کە لە پێناو کوردستانێکی بەهێزە پێویستمان بە دەستورێکی سەردەمیانە هاوچەرخ دیموکراسیانە هەیە. خوێندنەوەی جەنابەت چییە بۆی کە سەرۆک نێچیروان بارزانی لەو ماوەیە ڕابردووە هەوڵگەلێکی چڕۆپڕی هەیە بۆ دروستکردنی زەمینە سازی لە کۆمەڵگەی کوردستان لە ناو حیزبە سیاسیەکان و ئامادەسازیەکی باشتر لە سەرۆکاتی هەرێم و حکوومەت و پەرلەمانی کوردستان بۆ نووسینەوەی دەستوری کوردستان. بەڵێ زۆر سپاس. تەبەن بابەتەکەتان بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد بابەتێکی گەرمی ڕۆژانە و سەردەمیانەی ئەمڕۆیەکە هەرێمی کوردستان بەو بارودۆخەدا تێدەپەڕێ. ئێمە وەکو هەموو دەزانین جەنابی کاگنێچیروان بەرزانی بەوە ناسراوە هەمیشە کە ئەندازیاری ئاشتی و پێکەوە ژیان و پێکەوە بوونە، هەمیشە لە هەوڵی ئەوەدا بۆ کە ناوماڵی کورد کۆبکاتەوە، یەکڕیزی لایەنەکان بپارێزێ. لەم بارودۆخەی ڕابردوودا تۆزێ هەرێمی کوردستان ڕووی لە گرژبوون کرد و تۆزێ بارودۆخی ناوخۆی هەرێم بەڕاستی بەرەو تێکچوون و هەڵدێر دەچوو. سەرۆک نێچیروان بەرزانی هەستی بۆ خەتەریاتە کرد کە ڕوو لە هەرێم و قوارەی هەرێم کوردستان دەکات، هەر بۆیە هەوڵی جددیە کە هەموو لایەنە سیاسەکان جارێکی تر لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە. و ئەوەندە کەسایەتی و کاریزمایەکەشی بەڕاستی بەهێزە، باوەڕ ناکەم هیچ لایەنێکی سیاسی بتوانێت ڕەتی بانگێشەکانی بکاتەوە. ئێمەش هەمومان گوێبیستی وتارەکانی سەرۆکی حیزب وڵایەتەکان بووین بەڕاستی لە پانێڵەکەی ڕۆژی چوارشەمەی 19 مانگدا کە تایبەت کرابوو بە یەکڕیزی و دەستور کە هەریەکان لە جێ خۆیانەوە ستایشی ڕۆڵی سەرۆک نێچیروان بارزانیان دەکرد کە هەوڵی جددی دەدات بۆی یەکڕیزی ماڵی کورد بەهێز بکات و لایەنە سیاسیەکان هەموو لەسەر مێزی گفتوگۆ کۆبکاتەوە. ئێمە دەزانین کە لەم ماوەی ڕابردوودا بەڕاستی ئەم ناکۆکی لە نێوان لایەنە سیاسیەکانە وای کرد کە تۆزێ گرژی و ئاڵۆزی لە ناو هەرێمی کوردستاندا دروست ببێ. ئەم گرژی و ئاڵۆزی تەبعاً وا ئەکات کە بەهێزی قەوارەی هەرێمی کوردستانیش بەرەو پاشەکشێ بڕوات و بەرەو زەعیفی بڕوات، نەک تەنها لە ناو خۆماندا بەڵکو لە دەریشەوە لە ڕووی نێودەوڵەتیش و لە ڕووی پەیوەندیەکانیشمان لەگەڵ عێراق و لەگەڵ ناوەندا حکوومەتی ناوەندا. هەر بۆیە بەڕاستی لەم کاتەدا و لەم کاتە هەستیارەدا زۆر گرنگە بۆ هەموو لایەنە سیاسیەکان کە بە پیر بانگەوازەکەی سەرۆک نێچیروان بارزانیەوە بچن بە ڕۆحێکی دیبلۆماسی و بە ڕۆحێکی کوردانەوە و ڕۆحێکی نەتەوەیانەوە بەڕاستی لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن بە هەندێک کێشەی کە کێشەکان بڵین گرژ بۆ یاخود هەندێک کێشە کە چارەسەری نێ باوەلاینێن باجاری ئەو خەڵانی کە تیایدا هەموو پێکەوە ڕائبن لەسەری با لەسەر ئەو خاڵانە هەموو ڕێک بکەون بۆ ئەوی لە پێناوی ئەوەی ئێستا ئێمە لە دۆخێکی زۆر هەستیاراین. ئێمە لەم کاتەدا هەرێم زۆر پێویستی بەوەیە کە بەڕاستی دەستورێکی هەبێ. ئێمە هەرێمی کوردستان لە فەراغێکی دەستوریە ئەژی. لە ساڵی 2009 لە 25/6 ساڵی 2009 ڕژنووسێکی دەستوری هەرێم نووسرایەوە و بە دەنگێکی زۆریش لە پەرلەمانتاران دەنگیان لەسەردا، بەڵام دواتر سیرەکەی بەهۆی ناکۆکی هەندێک لایەنی سیاسی لەسەر هەندێک بڕگەی ئەو دەستورە بۆ هۆی ئەوەی کە نەتوانرا دەستورەکە ڕێچکەی یاسایی خۆی بگرێتە بەر و کاری پێ بکرێ. بەڕاستی نەبوونی دەستوریش یعنی نەبوونی چەتری یاسایی لە هەرێمدا کە وا بکات کە هەرێم بەهێزتر بکات. ئێمە هەموو دەزانین دەستور لە هەموو وڵاتێکدا بۆچی دادەنرێ.
دەستور بۆ ئەو دادەنرێ وڵاتەکە سیستەمی یاسایی خۆی پێڕێک بخاتەوە، دەستور بۆ ئەو دادەنرێ دەسەڵاتەکانی پێڕێک بخات، دەستور بۆ ئەو دادەنرێ مافی هاوڵاتیانی پێ ڕێک و پێک بکات و پێی بپارێزێ، خاستن هەرێمی کوردستان کە تەنها هاوڵاتی کورتیان ناژی بەڵکو قەوارەکانی تریشی تیادا دەژین، لە قومیاتی تریشی تیا ئەژی. ئێمە لەم کاتا پێویستە ئێمە مافی ئەوانیش بپارێزین و لە هەموو کوردستانی گەورەش بەڕاستی هەموو چاوی لە هەرێمی کوردستانە، سەرکەوتنی هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆی دایانی سەرکەوتنی کورد لە بەشەکانی تریشدا. ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە هەڵبژاردننی عێراقمان لە بەردەمدایە، بەرەو ئەوە دەڕۆین کە کۆمەڵێک هێشتا مافمان ماوە کە لە عێراق داوای بکەین. ئەگەر هاتوو ئێمە خۆمان قەوارێکی بەهێز نەبین، چۆن نتوانین بێگرتووی لە دەرەوە داوای مافەکانمان بکەین؟ هەر خۆی لە خۆشیدا لە کۆنفرانسەکەی ڕۆژی چوارشەممەدا بەڕاستی نوێنەری نەتەوە یەکگرتوەکان زەنگێکی مەترسیداری بۆ لێداین. وەکو پێی وتین چۆن بە زمانی کوردیەکەی خۆمان کەوتی دۆست ئەو کەسێک کە بدگریێنەیە، بەڕاستی پێی وتین بەسە ئیتر پێویستە لەسەر میزی گفتوگۆ دابنیشن، پێویستە ئیتر بگەنە ئەو خاڵانەی کە ئەو چەقەبەستوانی کە هەیە ئیتر ئەبێ ئەو گرێکێرانە بکرێتەوە، پێویستە یەکڕیز بین، یەکدەنگ بین، لە خاصە بە تایبەتی لە پەرلەمانی بەغدا. لە ماوەی ڕابردوو ئێمە هەمومان بەڕاستی ئەوەمان ئەبینی کە بەداخەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جددی ئەیە بۆ چاکسازی، حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی جددی ئەیە بۆ ئەوەی مافەکانی کورد لە بەغدا وەربگرێ، بەڵام سیر دەکەی چەند کەسانێک بە ناوی چەند لایەنێکەوە هەموو ئەو هەوڵانیان دەهێنایە سەرخاڵی سفر. ئێمە پێویستە بۆ ئایندەی داهاتوومان بەڕاستی بۆ پەرلەمانی داهاتووشمان بۆ خولی پێنجەمی داهاتووی پەرلەمانی عێراق بە یەکڕیزی و بە هێزێکی زۆرە و بە یەکدەنگی و هەمومان پێکەوە بچینە ناو پەرلەمانی بەغدا. بەڵام ئەمەش بەوە دەبێت کە پێش ئەوە بە زووترین کات ڕژنووسێکی تری دەستور پێشکەش بە پەرلەمان بکرێ، بەڵام پێشکەشکردنەکەی باوەکو جاری پێشووی لێنەیە پێویستە هەموو لایەنەکان هەمووی کۆک بێ لەسەر هەموو بڕگەکانی ئەم دەستورەکەش تەبەن ئەو کاتە لە 2009 دانووسراوەوە ئەکی تا ساڵی 2020 گەڵێک گۆرانکاری بەسەر بارودۆخی هەرێمی کوردستان داهاتوە، هەڵبەت ئەبێ زۆر بەهێزتر بنووسرێتەوە کە زیاتر قەوارەی هەرێمی کوردستان بپارێزێ. لەبەر ئەوە زۆر پێویستە پێشتر هەموو لایەنەکان بە بانگێشەکەی جەنابی سەرۆکەوە بەدەم بانگێشەکەی جەنابی سەرۆکەوە بێن، یەکڕیزی بپارێزن، هەموو دەسەڵاتەکان پێکەوە لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە بۆ ئەوەی دواتر کە دەستورەکە چۆ ناو پەرلەمانی کوردستان هیچ لایەنێک نەبێت، تەنانەت بە ئۆپۆسۆسیۆنیشەوە کە بەرەنگاری دەستورەکە بێتەوە، چونکە دەستور چەتری یاسایی کوردستانە. بەهۆی دەستورەوە ئەتوانین ئێمە کوردستان لە هەندێک گرژی بپارێزین، بەهۆی دەستورەوە ئێمە دەتوانین یاساکان سەرۆر بێ لە هەرێمی کوردستان، تەنانەت لایەنە سیاسیەکانیش هەر دەستور دەیان پارێزێ، مافی هاوڵاتیەکانیش هەر دەستور دەی پارێزێ. شنۆخان ئاماژەی کرد بە کۆنفرانسی 95 لەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە کەمەنەتەوە و ئاین و تەواوی پێکاتە ینی مۆزاییکێکی جوان لە کۆنفرانسەکە ئامادەیی هەبوو و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت بێئەنداز جەختیان لەوا کردەوە کە نێوماڵی کورد ئەگەر یەکڕیز نەبێت پێ ناچێت کە نە کوردستانێکی بەهێز بەدی بێنرێ و نە دەستوری بنووسرێتەوە. هەروەی جەنابیشت ئاماژەت پێکرد کە نوێنەری نەتەوەیەگرتوەکانیش لەوێ بوو، ئەگەر چی بۆ نمونە هەندێک ئاماژە یا لەوەی کە بۆی هەیە ئێمە لە بەردەم ئەگەری خراپابین، بەڵام حزوری نوێنەری نەتەوەیەگرتوەکان بە درێژای کۆنفرانسەکە لەوێ و احتیمامی نێودەوڵەتی بۆ قەزیەی کوردی جۆرە لە جۆرەکان پشتیوانیش بوو لەوەی کە ئێوە بەتەنهانین و ئێمە هاوکار و پشتیوانە بین بۆی کە ئەم پرۆسەیە لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ. بخۆنەوەچێ بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان ئەم قۆناغە هەستیار و هەزناکە لە بەرچاو بگرن و هاوبەشی بکەن لەوەی کە سەرخستنی دەستور بە هەوڵێکی بە کۆمەڵ بە دەستە جەمعی ئەم پرۆژەیە بگەین لە مەنزڵ، چونکە لە بەشی یەکەمی کۆنفرانسەکەیە هەندێک خلافاتی بینی لایەنە سیاسیەکان بەدیەکرا لەوەی کە ڕەنگە هەرێکێک لەو هێزە سیاسیانە کۆمەڵە طموحات و بۆچوون و ئایدۆلۆژیای خۆی هەبێ بۆ دەستور. خوێندنەوەی تۆ چییە بۆی کە هێز و لایەنە سیاسیەکان بتوانن بگەن بەڕێکەوتن و سازان بکەن لە پێناوی ئەوەی کارێمی کوردستان ببێ بە خاوەنی دەستوری خۆی؟ بەڵێ وەکو جەنابەت ئاماژەت پێکرد، ئێمە لە سەرەتادا هەریەکە لە بەرپرسی لایەنەکان و لایەنە پەیوەندیدارەکان کە بەشدار بوون لەو کۆنفرانسەدا سەرنج و تێبینی خۆی خستە ڕوو. خاڵێک زۆر سەرنجی منی ڕاکێشا بەڕاستی ئەوە بوو کە
هەر یەک لەلایەنێکی سیاسی هەر بەرپرسێک باسی ژان و زام و برینەکانی میلەتی ئەکرد. هەر یەکە هەستی وا خۆی دەرئەخست کە ئەو لە خەمی میلەتایە. هەر یەکە لەلایەنەکان کەم تا زۆر باسی ئەو برینە قوڵانیان کرد کە ئێستا میلەتی کوردی پێدا تێدەپەڕێ. بەڵام من سەرنجی شتێکمدا ئایا ئەم لایەنە سیاسیانە یعنی بەڕاستی کە ئاگاداری برینی قوڵی میلەتەکەیانن برین من ئاگام لێتی ئەمە برینێکی قوڵە، بەڵام ئایا چارەسەرم پێیە؟ من ئەزانم کەسێکی نەخۆشم، بەڵام ئایا تا ئێوارە نەخۆش بم ئەگەر چارەسەر نەکرێم من نەتوانم ئەو نەخۆشیە بپەڕێنم یاننا. هەر یەکە لەلایەنە سیاسیەکان باسی ئەوەی کرد، هەر یەکە ئەوەی دەربڕی کە لە خەمی میلەتدایە بەڕاستی. بەڵام ئەگەر ئەوان ڕاست دەکەن لە خەمی میلەتدان، ئەگەر ئەوان ڕاست دەکەن بەڕاستی لەو کۆنفرانسە ڕۆڵێکی گەورەی ئەبێت و ئەو کۆنفرانسە وا ئەکات کە بە نەتیجە و ئامانجێکی باشەوە دەرچین، پێویستە دوای ئەو کۆنفرانسە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن، ئەبێ گوێ لە یەکتر بگرین. بەڕاستی نابێت ئێمە هەمیشە وەکو جەنابی کاک فازڵ میرانی ئاماژەی پێکرد هەمومان چارەسەرەکان ئەزانین و بەڵام دواتریش بۆ یەکێک گەڕین هەڵەکانی خۆمانی بخینە سەرشان. هەر یەکە لەلایەنەکان من یەکێک گوێم لە ڕاوبۆچوونی هەموو بەرپرسەکان بەڕاستی کرد. هەر یەکیان زۆر بە جوانی باسی وەزعی هەرێمی کوردستانی کرد، تەنانەت باسی دوو ئیداریان کرد، باسی ڕەنگدانەوەی ڕەنگەکانیان کرد بە هەموو شێوازێک. بەڵام من لێرەدا ئەپرسم وەکو یا ڕای خۆم بەڕاستی وەکو کەسێکی سیاسی ڕای خۆم، ئایا لایەنە سیاسیەکان تا چەند ئامادەم بچنە سەر مێزی گفتوگۆ، تا چەند ئامادەن تۆزێک لە ئایدۆلۆژیای خۆیان بێنە خوارەوە و بگەن ئەو خاڵانی کە هەموو لایەنەکان کۆکن لەسەری. پێویستە بەڕاستی ئەمە کاتی ئەوە نییە کە تەنها قسەی گەورە و قسەی بریقەدار بکرێت و قسەی درەوشاوە بکرێت و کۆنفرانسێکە و کۆتایی پیادۆک و هەموو جارەکانیکە، چکە زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستانی ئێمە هەر لە ڕابردۆ تا ئێستا بۆیە تا گەیشتوین بە مۆزایی ئێستا ئێمەی تێداین هەموو کارەکانمان بۆ ئەوە کردووە بڵین ئەمەمان کردووە نەک چیمان بەدەستێناوە، ئامانجەکانمان چییە، گەیشتوین بەچی، چارەسەرەکانمان چییە. دوای ئەوەی کە کۆبووینەتەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ هەر لایەنێک بۆ هەر سێکتەرێک کە کارمان لەسەر کردوێت کە زۆر بەداخەوە منەوە قسەیەکەم کە من ڕێی شەخسی خۆمە لەسەر هیچ لایەنێک نەکەوێت، ئەمە ڕێی شەخسی خۆمە. هەر کاتێک کۆبووینەتەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ هەر لایەنێک بۆ هەر سێکتەرێک لە سێکتەرەکانی ژیاندا سەیرەکەی هەر ئەوەندەی لەسەر مێزی گفتوگۆکە چوینەتە خوارەوە بابەتەکەمان بیرچۆتەوە بەجددی کارمان لەسەر بۆنمونە ڕەنگە هەندێک جار هەندێک لایەن لی تاوانبار بن. بۆ نمونە ئێمە ئێستا لە کاتی ئێستا باسی گفتوگۆی دەستورەکەین، یعنی دەستوری پرۆژە دەستوری ڕابردوو هێز و لایەنە سیاسیەکان لەسەری کۆک بوون، زیاتر لە 90 پەرلەمانتار دەنگی پێداوە، هەموو ڕێکارەکان نووسین دەستور تێپەڕێنراوە، بەڵام دواتر بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان پاش گەزە بنەوە و تەعنی پرۆژەکەکەن و هەوڵێن بە جۆرە لە جۆرەکان دژی بوەستنەوە کە ڕەنگە زیاتریش پەیوەندی بەوە هەبێت دوای ماوەی لە گۆڕانکاری ئەو پرۆژەی لەگەڵ بەرژەوەندی حیزبی ئەوانە ڕەنگە تەبانە بوو بێت و لە بەرژەوەندی و مەساڵحی حیزبی ئەوان نەبوو بێت. دەنا ئەگەر بگەڕێنەوە بۆ پرۆژەیە لایەن و ڕوانگەی گەشی زۆر بوو، ئەی لە مافە مەدەنیەکان، لە مافی ئازادی، لە مافی دیموکراسی، لە مافی پێدانی ماف بە کەمینەکان. دەستورەکە بۆ خۆی ڕوانگە و ڕەهەندی جوانی هەبوو، بەڵام دواتر بەشێک لەوان کە دەنگیان پێدا بوو لێ کشانەوە و تانی پرۆژەکان کە هەز ناکەی هەندێک جار کە پرۆژەکان گەنە خۆناغی کۆتایی بەشن لایەنە سیاسەکان لی پەشیمانە بنەوە. بەڵێ ئەوە ترسی منیشە کە منی ویستم باسی ئەوە بکەم بڵێم پاش هەموو کۆبوونەوەیەک دوای کارێکە دەڕاتەوە شوێنی خۆی ئیتر ئەوی بیر دەچێتەوە کە بۆ بابەتێکی گرنگی میلەتەکە هاتوۆتە سەر مێزی کۆبوونەوە. ئەوەش ترسی منە لەوە ترسی منیش سەرچاوی گرتووە. بەڕاستی ئێمە پێشتر ڕژنووسی دەستورێکی زۆر جوان نووسرابەوە، خۆی لە 122 مادەیە بینیەوە، باسی هەموو لایەنەکانی کرد، باسی قەواری هەرێمی کوردستانی کرد، باسی دەسەڵاتەکانی کرد، باسی مافی کەمینەکانی کرد، باسی بەڕاستی زمان و ئاین وەکو هەموو دەستورێکی کە لە وڵاتێکدا هەموو دەکارەکانی تیا باز دەکات. بەڵام سیرەکەی لەسەر دوو خاڵ بەڕاستی کە لایەنەکان کە بەداخۆی دەنگیشی لەسەر درا، یعنی بەپی یاسا کە دەنگ لەسەر دەستورێکی درا نابێجاری کە بگەڕێنێتەوە بۆ پەرلەمان. بەڵام هەندەکەی سیر دەکەی هەندێک لایەنی سیاسی لەسەر ناکۆکیکردن لەسەر دوو خاڵوایان کرد کە ئەم دەستورە بگەڕێنەوە بۆ پەرلەمان و کە بەداخیشەوە کە تا ئێستا نە هەموار کرایەوە نە تەزدیقیش کرا.
کە ئەوە بەڕاستی جێی نیگەرانی هەموو میلەتە کە ئەمە وای کرد کە ئەو فەراغە گەورەی بێدەستوریە لە هەرێمی کوردستاندا هەبێ هەر بۆیە من ئاماژەبەوە دەکەم بەڕاستی کە دەبێ لایەنە سیاسیەکان ئەم جارە بە خۆبردووی کاری جدی لەسەر ئەو بابەتە بکەن زۆر پێویستە زۆر بە جدی بێنە سەر مێزی گفتوگۆ بۆیە منیش دەڵم پێویستە پێش ئەوە هەموو ڕێکەوەن لەسەر هەموو بڕگە و بابەتەکانی دەستورەکە دواتر بنێڕێ بۆ پەرلەمان چونکە ئەگەر ئەم جارش هەمان کاری پێش و دووبارە بێتەوە و دەستورێک بنووسرێت و کۆمەڵی کەسێک بەڕاستی کەسی پسپۆر هیلاک بن بنووسینەوەی ئەم دەستورە و بینێڕێ بۆ پەرلەمان دواتر لەسەر چەند بڕگەیەکی لاوەکی یاخۆ چەند بڕگەیەکە لە بەرژەوەندی لایەنێکی سیاسیان نەبێت هەڵبوەشێتەوە ئیتر وابزانم ئەم جارە بە جدی میلەت هیچ متمانەیەکی بە لایەنە سیاسیەکان نامێنێ هەر بۆیە پێویستە پێش ئەوە هەموو بڕگەکان تاوتوێ بکەن هەموو لایەنەکان بە کۆدەنگی تەواو لەسەر ئەو ڕەژنووسە تەبابن پاشان بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان بەلایەنەکانی دەسەڵاتی حکوومەت و بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی شەو بەڕاستی ئەبێ هەموو تەبابن لەسەری پاشان بنێرێت بۆ پەرلەمانی کوردستان تاکو کۆدەنگی لەسەر وەربگیرێت. شنۆخان سەبارەت بە دەستوری هەرێمی کوردستان بە تایبەت لە کاتی ئێستاە کە جددیەتێکی زۆر باشەیە لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستان و حکوومەت و پەرلەمانی کوردستان و پار دیموکراتی کوردستان شەو بۆی کە وەکو هێزی یەکەم وەکو خاوەنی 45 کورسی لە پەرلەمانی کوردستان جددیەتەکە بۆ ئەوەیە کە بۆ نمونە ئێمە لە بەردەم هەڵبژاردننی نوێی عێراقین و قسە و گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە پەرلەمانی داهاتوی عێراق دەستوری عێراق هەموارکاتەوە هەرچەندە لەم خولەشە هەوڵێکی جددی هەبوو بۆی کە دەستوری عێراقی هەموار بکرێتەوە و ڕەنگە بەشێک لەو هەوڵانەی کە بۆ هەمواری دەستوری عێراقی ئەدرێ ئەوە بێت کە چۆن بەشێک لە مافەکانی خەڵکی کوردستان کەم بکرێتەوە و گوشارێکی زیاتر لە سەرهەرێمی کوردستان دروست کرێ و ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان خەڵکانێکی شۆڤێنی هەبن بیانەوێ ئاستەنگ بۆ قسەقامگیری و ئارامی و گەشە سەندنی ئابووری لە هەرێمی کوردستان دروستکەن. خوێندنەوەی جەنابەت چی بۆی کە بێ بەشێ لە هێز و لایەنە سیاسیەکان لە هەلومەرجێکی ئاوە ناسکە دەستبەرداری بەشێ لە مەرجە حیزبیەکانی خۆیان بن لە پێناوی ئەوەی کە ئێمە بەر لە ئەوەی کە حکوومەتی عێراقی و پەرلەمانی نوێی عێراق بگاتەوەی کە مەترسی بێ بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئامادەباشیکی باشتری هەبێ لە عێراقا و حزۆر و بۆ نمونە بەهێزێکی گەورەترەوە لە عێراقا وجودی هەبێ. بەڵێ زۆر ڕاست فەرموویت پێویستە بەڕاستی وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ئەبێ هەندێک لەلایەنە سیاسیەکان دەستبەرداری هەندێک لەو مافانی خۆیان مافیش نایانی بڵێ ئەو تێڕوانینەی خۆیان بۆ هەندێ بابەت ئەبێ دەستبەرداری هەندێ لەو بابەتانە بن تاوەکو هەموو پێکەوە بگەنە خاڵێکی یەکریزی ئەگەر ئێمە زۆر بەهێزەوە بە یەکدەنگی نەچینە پەرلەمانی بەغدا بەڕاستی ئەم جارە زۆر شت لە دەست دەدەین ئێمە ئەزانین ئەم جارە دەنگدان شێوازی بازنەکان گۆڕاوە بە شێوەیەکی گشتی ینی هەموو عێراق جاران لە ژمارەیەکی زۆر کەم بازنەدا بەڵام ئێستا بازنەکان گۆڕاوە تەنها پارێزگای سلێمانی لە پێنج بازنە پێک دێ ینی وای لێ هاتووە لەوانەیە ژماری ئەو پەرلەمانتارانی کە لە هەرێمی کوردستانەوە دەچنە بەغا لەوانەیە کەم ببێتەوە لە ناوچەکانی کەرکووک و مووسڵ و دەشتینە ناوانە بەڵێ ئێمە ئەبێ بەڕاستی ئەمە لەبەر چاو بگرین ئەبێ ئێمە خوێندنەوەی پێشوەختەمان بۆ ئەم ڕووداوانە هەبێ ئەبێ پێش ئەوە زۆر بەهێز و بە تۆکمەوە دانیشن لەسەر مێزی گفتوگەکان بچووکترین لایەن شی بکەینەوە شرۆڤەی بکەین و بگەینە خاڵێکی ئەنجام کە هەمومان پێکەوە کاری لەسەر بکەین نابێت ئەو تاگڕەوی کە لە پێشتر ئەمان بینی وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد لە پەرلەمانی بەغدادا هەر کەسە هەڵەسا بۆ خۆی قسەیەکیە کرد و خوتبەیەکیە و شتێکی ئەگەر بەدەستەوە کە ئەمە لە پێناوی گەلی کورداکە نابێ ئەوە بمێنێ بەڕاستی ئەبێ ئێمە هەموو کۆدەنگ بین ئەبێ هەر بڕیارێک لە پەرلەمانی بەغا بێ بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بێت ئەبێ بڕیاری هەموو لایەنە سیاسیەکان بێ ئەبێ کۆدەنگی لەسەر هەموو شتەکان هەبێ ئەگینە ئەگەر وان نەکەین بەڕاستی زۆر لە مافەکانمان کە پێشتریش تا ئێستا زۆر لە مافەکانمان بەدەست نهێناوە ئەوەندەی کە مافەکانی کەشمان لەدەست دەچێت ئێمە دەزانی ئێستا عێراق بەرەو ئەوە دەڕوات کە خەڵکێکی زۆری نەیاری کورد بەڕاستی یەنە سەر سوڵتە و یەنە سەر حکم و ئەوان بانگەشەکانیشان ئێستا بۆ ئەوەیە لە ناو خۆیان دەکا هەوڵی ئەوە دەدەن کورسی بەدەست بێنن لە پێناوی کەمکردنەوەی مافەکانی کوردانی ئەمەیان کردو بە بانگەشەیەک بۆ خۆیان بەڕاستی هەندێک لە لایەنەکانی شیعە لە سونەکانیش تا ڕادەیەکی زۆریش لە بەشەکانی ناوڕاست و خواری و عێراقدا کە کێ گرەو ئەباتەوە ئەو کەسە گرەوە باتەوە
کە چۆن بتوانێت مافەکانی کورد زەوتکە کەواتە ئێمە دوژمنەکەمان ئێستا زۆر بە زەقی لە بەردەممانایە خۆمان لە بارودۆخێکی خراپژین بەڕاستی سنوورەکانمان ئەوەندە تۆکمەنیە ڕۆژانە ئێمە معڕەزین بۆ بردومانی تورکیا ڕۆژانە معڕەزین بۆ لە سنوورەکانمانە بۆ گەلێشت لە ناوخۆشدا ئەگەر بەو شێوازە بین بەڕاستی ئەوەی کە دەستمان کەوتۆ بە خوێنی چەند ساڵی شەهیدانمان بەداخۆ ئەوش لە دەست دەدەین ینی با هەوڵ نەدەین لە پاشاکشیا بین با هەوڵ نەدەین هەرێمەکەمان لە پاشاکشیا بێ با هەوڵی ئەوە بین ئیتر دەستخینە سەر بدینەکان خاڵەکان دانین لەسەر ئەو پیتانی کە پێویستە لە سەری دابنرێت پێویستە ئیتر یەکدەنگ بین پێویستە تەنازول لە هەنێ مافی خۆمان بکەین لە پێناوی میلەتەکەماندا ئەبێ بیرکردنەوەکانمان لە مەودوان نەتەوەیی بێت بۆ گەلی کورد بێت بیرکردنەوەکانمان نابێت لە بیرکردنەوەیکی تەسکی حیزبایەتیا بێت ئەبێ لەوە بچینە دەرەوە بەڕاستی شنۆخان سەبارەت بە هەمواری دەستوری عێراقی و هەڵوێستی هێز و لایەنە سیاسیەکان لە ناوەڕاست و باشووری عێراق بەشێ لە هێزەکان داوای مرکزێتێکی زیاتر لە عێراقاکەن ینی هەوڵێکی گەورە هەیە کۆمەڵێک تۆژم و لایەنی سیاسی هەیە هەوڵە دەن کە ئەگەر لە دەستوری عێراقی بۆیان بکرێت گۆڕانکاری بکەن بە ئاراستەی ئەوەی کە زۆرترین مرکزێت بهێن لە ناو حکومڕانی لە عێراقەوە و زۆر جاری شوا پیشانێن کە ئەو کەم و کوڕی و خراپی ژیان و ناسەقامگیری ناوڕاست و باشووری عێراقەیە ئەوە لە حسابی هەرێمی کوردستان بووەوە هەرێمی کوردستان کە ئارامە کە ئاوادانە کە حرەکەی ئابووریتایە باش و خەڵکتایە خۆش بژێەوە پەیوەندی بۆ هەیە کە پارەی ناوەڕاست و باشووری عێراق نێردراوە بۆ هەرێمی کوردستان ینی هەوڵگەلێکی جیاواز هەیە لەسەر ڕەوتی جیاواز لە عێراقا بۆ ئەوەی کە هەرچی وزە توانایەکیان هەیە لە پرسی هەموارکردنەوەی دەستورە لە پرسی مرکزیت بۆ عێراقا و لە پرسی کەمکردنەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانە ڕەنگە کۆتا ڕێگەی خۆیان بگرنە بەر بە تایبەتی دوای هەڵبژاردننی داهاتوی عێراق کە هێشتا نازانرێکە بۆ نمونە وێنە گەورەکە لە عێراقا دوای هەڵبژاردن چی لێت و هێز و لایەنە سیاسیەکان چۆن بڕیار لە ئایندەی عێراقیان ئامادەسازیەکان لە هەرێمی کوردستان بۆی کە یەکڕیز بین یەکدەنگ بین کورد خاوەنی پرۆژە و پاکێجێکی یەکگرتو بێت لە بەغداد قسەی جەناب چێت لەو بارەیەوە کە هەرێمی کوردستان ڕەنگە لە دوای مانگیدەوە گەر هەڵبژاردن لە عێراق بکرێ عێراق بەرەو دۆخێکی تر بڕوە و ئامادەسازیەکان لە هەرێمی کوردستان ڕەنگە هێشتا لە ئاسی پێویستانە بن بەتەکید طبعا وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە ناوڕاست و لە باشووری عێراق هەوڵی جدی ئەیرێت بەڕاستی بۆ ئەوەی ئەو بەشە میزانی و یاخود ئەو بەشە بودجێ و یاخود ئەو بەشە پارەی هەرێمی کوردستان کە هەیە کەمتریکەنەوە ئەوان وای دائەنێن وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کە ئەو سەقامگیری لە هەرێمی کوردستان هەیە و ئەو ئاوادانی هەیە لەسەر قوتی خەڵکی باشوور و ناوڕاستە بەڵام لەگەڵەوەشدا کە ئەمە ڕاست نییە بەڕاستی ئێمە هەموو ئەوە زانین ئەو گەندەڵی کە لە باشوور و ناوڕاستی عێراقدا هەیە بەڕاستی بەڕوعی ئەوە لە هەرێمی کوردستاندا نییە بەڵام خەڵکەکە ئەوە نابینن لەبەر ئەوەی ئەوان بە یەک نەزەرە سەیرەکەن کە ئێمە کوردین و ئەوان عەرەبن ئێمە ئەبێ ئەمە عکسکەینەوە بۆ لای خۆمان بەڕاستی ئێمە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان ئەبێ بیر لە بەرژەوەندەکانی خۆمان بکەینەوە ئەبێ ئێمەش بیر لەوە بکەینەوە کە چۆن بتوانین سەقامگیری هەرێمی کوردستان بەهێزتر بکەین چۆن بتوانین قوارەی هەرێمی کوردستان لەسەر سنووری جوغرافی عێراق بەهێزتر بکەین چۆن بتوانین پەیوەندیە نێودەوڵەتەکانمان بەهێزتر بکەین ئەمانە هەمووی بەوە ئەبێت کە لە پێش تا پێش ئەوەی بگەینە کاتی دەنگدان بۆ پەرلەمانی عێراق کە لە واق بڕیارەکە لە دەدا بێت دەی مانگی داهاتوو دەی ساڵی داهاتووە پێویستە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەهێز بێت ئەبێ لەسەر مێزی گفتوگۆدا بنیشێ و ڕژنووسێکی دەستور بە زووترین کات ئامادەکە بەڕای من پێویستە پێش ئەوەی بگەینە کاتی هەڵبژاردنەکانی عێراق ئێمە پێویستە هەرێمی کوردستان خاوەنی دەستوری یاسایی خۆی بێ بۆ ئەوەی ئەو دەستورە بمان پارێزێ بۆی بەو دەستورە بتوانین مافەکانمان زیاتر داوا بکەین چونکە بمانەوە نەمانێ بەڕاستی چواردەوری ئێمە هەمووی دوژمنە کەس دۆستمان نییە ئەگەر لەناو خۆشمانە دۆستی یەکتر نەبین بەڕاستی هەموو شتێک لە دەست دەدەین کەواتە پێویستە لە پێشدا ئێمە دۆستی یەکتر بین دۆستی خۆمان بین دۆستی نەتەوەکەمان بین کوردبوون بیرکەینەوە پێش ئەوەی بیر لایەنە سیاسیەکەم بکەمەوە دواتر بەو هێزی کوردیەوە و بەو هێزی کوردبوونی خۆمەوە بە هێزی نەتەوەیی خۆمەوە بۆ هێزی قەومی خۆمەوە بچمە پەرلەمانی بەغدا تاوکو پێداگیری بکەم لەسەر مافەکانی خۆمان یەک هەڵوێز بین ئەمانە هەموو وا ئەکات کە بەڕاستی ئەو ئامانجی کە ئێستا لە بیر و بۆچوونی هەندێک لە
کەسانی سیاسی باشوور و ناوڕاستدایە نەگەن بۆ ئامانجی کە لە بیر و بۆچوونەکانیاندایە یەخۆت کە بیانێ لە پەرلەمانی داهاتوی عێراقدا جێبەجێ بکەن. هەموو دەزانین لە ماوەی ڕابردوودا بەڕاستی بۆ دەنگدان لەسەر پرۆژه یاسای بوجە تووشی چەند زەحمەتیەک بووین، تووشی چەند هەوڵدانی جددی بووین، تووشی چەند ئەو بین کە چەند جار وەفدی هەرێمی کوردستان بەڕاستی بڕوات کە جاری وا بووەمە لێ دەهات وابزانام ئێمە وەکو خۆمان وەکو نەتەوەی کورد داوان لە حکومەت دەکرد دەمان بەسەیتر تخوا مەچن و هیچمان ناوێ لەبەرەوەی نەمانەویست لەوە زیاتر کە حکومەتیش ئەمەی لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەدا کرد بەڕاستی کە هەر تەنازولێکی کردبەیە هەر هەوڵێکی یابەیە چەند جارێکە چۆتەوە لە پێناوی میلەتەکەدای کرد کە بەداخەوە هەندێک لە ڕۆڵەکانی میلەتەکە هەستیان بۆ ئازارە دەکرد کە چەند زەحمەتە بۆ حکومەتێکی ئاوای کوردی کە بچێتە نازولجاری کە بۆ عەرەب بکاتەوە لە پێناوی ئەوەی کە مافێک لە مافەکانی نەتەوەکە بەدەست بێنێت بۆیە منداوای ئەوە جەنابەت باسیەکەیت پرسی بوجە و ئەو سەردانە بەردەوامانەی کە حکوومەت هەرێمی کوردستان بوو بەغدایی کردووە هەوڵدانی حکوومەت هەرێمی کوردستان نەرمینواندنی بۆی کە بگەن بەڕێکەوتن سەرباریەوەی کە ڕێکەوتنامەکە مۆر کراوە لە پەرلەمانی عێراقی دەنگی پێدراوە هەموو ڕێکارە قانونیەکانی تێپەڕاندووە تام چورکە ساتەوە زیاتر لە 2 مانگە کە یاساکە دەرچووە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و هەتا یاسا هیچینێکیان نەناردوانی هەز ناکەی دۆخەکە گەر بۆ نمونە کورد یەک دەنگ و یەکڕان نەبێت و هێز و لانە سیاسیەکان پشتیوانی یەکتری و سەرنجامەوەی کە جەنابەت باسیەکەی پشتیوانی قەزەی کوردی نەبن کارکردن لە بەغدا بەدەستهێنانی مافەکانی کورد لە بەغدا ئەستەمە بێت هەر زۆریش ئەستەمێ بێ ئەگەر یەکریز نەبن بەڕای من هەر نەچنە پەرلەمانی بەغدا باشترە هەر نەچن چونکە لەو کاتەدا دەنگەکانیان ئەوەندە نابێت کە بتوانن مافەکانی خۆیانی پێ بەدەست بێنن ئەجا دەنگی جیاوازیش لەوێ هەر کوردە و بە دەنگێکی جیاواز قسە دەکات بە شێوازێکی جیاواز قسە دەکات دوور لە بیر و بۆچوونی حکوومەتەکەی قسە دەکات نەبوونی باشترەوە بزانام لەو کاتەدا وەک لەوەی بەو شێوازە بچنە بەو شێوازە پەرتەوازیە بچنە ناو پەرلەمانی بەغداوە چونکە بە هەموو شێوازێک ئێمە ئێستا کە دەیبینینەوە ماوەی 2 مانگە تێپەڕیوە هیچ شتێکی جێبەجێ نەکردووە پابند نەبوون بە جێبەجێکردنی ئەو پەیماننامەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا هەیە نەک تەنانەت لەوەی عنی ئەو بارودۆخە خراپە و ئەو پابند نەبوونە تەنانەت لە هەفتەی ڕابردوو نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراق لە کۆنگرەی ئەنجومەنی ئاسایشدا باسیشی کرد لە راپۆرتەکەشیشە ئاماژەی بۆ کرد کە حکوومەتی ناوەند پابند نییە بە ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ هەرێما کردوێتی نەکە لە بواری بووجەوە لە بوارەکانی کەشدا تەنانەت لە شەنگال لە هیچ شوێنێکدا یاسایەکە بڵێ لە هیچ شتێکا پابند نەبووە بۆ ڕێکەوتنانی کە کردوێتی یعنی ئەمە خۆی لە خۆیدا ئەمەش زەنگێکی تریمە ترسیدارە بۆ کورد کە پێی دەڵێ تکایە ناوماڵی خۆتان ڕێک بخەنەوە یەک بن یەک هەڵوێز بن چونکە بەم شێوازە هیچ شتێک بەدەست ناهێنن لە هەرێمی کوردستان و لە ناو قواری سیاسی عێراقی فیدراڵە. شنۆخان سواز بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕاڤا خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی جەنابەت کاتی بەرنامەکەمان کۆتایی هات. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. شنۆ نووری کارگەری لە قیبیستویەکی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. سپاس بۆ جەنابیشتان. ئەزیزان تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.